بینەرانی عزیزی بەرنامەی ئێمە و بینەران سڵاوتان لەبێتەوە ئەم کاتتان باش. هیوادارم لە هەرکوێهان ساغ و سلامەت و تەندروست بن. زۆر خۆشحاڵین کە جارێکی تر لەگەڵ تالێب هاوڕێی هاوکارم دەبینە میوانی ماڵەکانی ئێوەی عزیز و خۆشەویست بۆ پێشکەشکردنی بەرنامەکەی خۆتە. منی ڕێز و سڵام هەیە لە خزمەت ئێوەی عزیزە، زۆر خۆشحاڵم کە ئەم هەفتەیەش لە خزمەت ئێوەی عزیزە هەم. بەڵێ تالێب ناوبڕێک بدەین و دوای دەگەڕێنە لای بینەران. زۆر باش، فەرمون ناوبڕێک ببین. ترسم بختي ملو الجان نابوخت وابي ميراتي مجنون بوانم بو من جمابي هيدا مقدي مقيري ملو الجان قريان قرانا ناردو مبوبي بوانم دسكاري بانا ناردو مبوبي بوانم دسكاري بانا چاود بمعمل الجان چاو راشي چاو قش بزيك دبي بوانم بمني چار رش هيدا مقري مقري ملو الجان قريان قرانا ناردو مبوبي بوانم دسكاري بانا ناردو مبوبي بوانم دسكاري بانا راسم پێ بڵێ مەلو الجان بۆچێ داخداری عزیزت کێ بەوانم وا بۆی خەمباری هەیدە مەگری مەگیری مەلو الجان گریان گیرانە ناردومە بۆ بێ بەوانم دەستکاری بانە ناردومە بۆ بێ بەوانم دەستکاری بانە خو دردي ملو الجان جد لا درونا وقت من سقردان بوانم حالد زبونا هيدا مقي مقيري ملو الجان قريان قرانا ناردو مبوبي بوانم دسكاري بانا ناردو مبوبي بوانم دسكاري بانا ناردو مبوبي بوانم دسكاري بانا ناردو مبوبي بوانم هولي لبانا ناردو مبوبي بوانم دسكاري بانا ناردو مبوبي
تالب لە کاتێکدا ئەم بەرنامە زەبتەکەین ڕاستە شەڕی ڕسمی نێوان کۆماری ئیسلامی و ئیسرائیل جارێ ڕاگیراوە بەڵام شەڕ لە نێوان شارەکانی ئێران بە توندی بەردەوامە شەڕی کۆماری ئیسلامی لەگەڵ خەڵکی وەگیانە هاتوو شەڕێک کە چاوەڕوان دەکرا و ئێمە گەلێک جار لە بەرنامەکانماندا هوشداریمانداوە کۆماری ئیسلامی تۆڵەی شکستەکانی لە خەڵک دەکاتەوە هەر بە دوای ئاگربەس سیاسەتی سەرکوتی چرتر کردوەتەوە و دەستی داوەتە ڕەشبەگیری و بە بیانووی بێبنەمای ئەمنیەت و کەوتوتە گیانی خەڵک ژمارێکی زۆری دەستگیر کردووە پەروەندە سازیان بۆ دەکات ژمارەیەک ئەعدامی کردووە و مەترسی ئەعدامی ژمارەیەکی زیاتریش هەیە هەر ئێستا چەند کەس لە شاری بۆکان لە مەترسیدا سەپاندنی حکمی ئەعدامدان بەڵێ لە ڕاستیدا ئەمە چاوەڕوانکرا بوو ئەم دەسەڵاتە جەنایەتکارە ماوەی 47 ساڵە لە هیچ جەنایەتێک دژ بە خەڵکی ئێران بەگشتی و خەڵکی کوردستان بە تایبەتی خۆی نەپاراستووە ئەگەر لە بەرابەر بە دەوڵەتانی بیانی وەکو ئیسرائیل و ئەمریکا لاواز و زەبوونە ئەگەر لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا سیاسەتەکانی لە ناوچەکەدا یەک لە دوای یەک شکستی هێناوە ئەگەر لە ئیدارەکردنی وڵات ناکارامەیە بەرامبەر بە خەڵکی ئێران خەڵکێک کە دەمێک ساڵە خوازیاری نەمان و لە گۆڕنانی هەن هار و درڕندێ لە ڕاستیدا بۆ خۆشی دەزانێت کە سەرنجام هەر لێرە لەلایەن خەڵکی وەگیان هاتووەیەوە کە نەمانی مسۆگەر دەبێت بەرابەر بە دەرەوە کوڕنۆش دەکات تەسلیم دەبێت دەسازێ کۆتا دێ دەرەوە شەرەوەیان دەوێت کە ئەم ڕژیمە ملکەچی سیاسەتەکانی ئێوان بێت بەڵام لێرە لە ناوخۆی ئێران ڕێگای بۆ کۆتاهاتن و سازان نییە شەڕی ڕاستی لێرێ بۆیە لە هیچ جەنایەتێک دەست ناپارێزێ تا دەسەڵاتی نەحسی خۆی داسەپێنێ بەسەر وایە سەر ڕای ئەم جنایەتانە کۆماری ئیسلامی ئیتر کۆماری ئیسلامی تەنانەت ساڵی پێش نییە بەڵکو مانگی پێشی خۆشی نیە هەر وەکو پێشترمانوە لە شۆڕشی ژینا ئێستا کۆماری ئیسلامی پێش شۆڕشی ژینا و نیە و دوای شۆڕشی ژینایش نییە ئەم جنایەتە کە لە ناوخۆ بەڕێوەی ئەبا نیشانەی هێزی نییە بە پێچەوانەوە نیشانەی زەعف و زەبوونیە بناغەی دەسەڵاتی ئەم ڕژیمە هێمنەوە اعتباری تەنانەت لە نێو لایەنگرانی خۆشی لە دەست چووە ناتوانێت وەڵامی پێداویستی سەرەکیەکانی کۆمەلگای ئێران بداتەوە کەوا بوو سەرکوت ئەگەر بتوانێت بۆ ماوەیەکیش وەکو ئامرازیمانەوە بەدەستەوە بگیردێ بێگومان بۆ درێژماوە ناتوانێت چارەسەری ئەو هەرسێنانەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بکات سەرنجام دوای تێپەڕبوونی ئەم شۆکەی دوای شەڕ ئەو داخوازیانە دێنە ڕوو و ئەم جارە بە ئەزمموی زۆرتر و هەنگاو دەنێن
هەر لە پەیوەندی بە دۆخی ئێستای ئێران واتە ناوخۆی ئێران کاکوشیار لە نووسراوێکدا دەڵێ لە ماوەی ڕابردوودا دوای ئاگربەز شەڕێکی تر دەستی پێکردووە نەک شەڕ لەگەڵ دژمنێکی دەرەکی بەڵکو شەڕی ناوخۆی واتە شەڕی کۆماری ئیسلامی لەگەڵ خەڵک لە دوای ئاگربەز کۆماری ئیسلامی سەرکوتێکی بێبەزەیی لە ناوەوەی وڵات دەست پێکردووە بە پێی راپۆرتی چالاکان و پارێزەرانی مافی مرۆڤ لە ئێران تا ئێستا نزیکەی 1500 کەس دەستگیر کراون تالب ئەم کەسانە بریتین لە مامۆستایانی زانکۆ موسیقیژان قوتابیان چالاکانی سیاسی شاعران زیندانی سیاسی کۆنەکان ئەندامانی کەمینە ئاینی و نەتەوەیەکان ئێران هەروەها دایک و باوکی گیانبەختکردوانیش دەست بەسەرەکە لە ماوەی ڕابردوودا شەپۆلی ئەعدامەکان دەستی پێکردووە ڕێوشێنی دادوەریش لە ڕاستیدا هەر بۆنی نییە لە کۆماری ئیسلامی قانونی یاسای کۆماری ئیسلامیدا ئەمانە تەنها توندکردنەوەی ئاسایی کۆنتڕۆڵی دەسەڵاتداریەتی نین بەم جۆرە دەردەکەوێت کە حکوومەتی ئێران کە لە شکستەکانی تا ئێستای لە سەرشۆڕیدایە بۆ داپۆشینی ئەم سەرشۆڕیە لە شوکی جەنگی کورد بەڵام توندی مانگی ڕابردوو کەڵوەردەگرێت تا حیسابە ناوخۆیەکانی تەسویە بکات و بە دروستکردنی ترس دەسەڵاتی ئیستبدادی خۆی دیسانەوە جێگیر بکاتەوە بێدەنگی کۆمەڵگای جیهانی ئەم مەترسیەی هەیە کە ئاستی ئەم شەڕە ناوخۆیە لە پێوەرێکی بەرفراوانتردا ڕوبەڕووی خەڵک بەڕێوە بچێت ڕاستە کاکوشار لە درێژە داڵێ ناوەندی مافی مرۆڤی ئێران پژاسی کردوێتەوە کە زۆرینەی دەستگیرکراوان ئەگەر نەڵێن هەمویان لە دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەشن و لە دادگاکانی نمایشدا دادگای دەکرێن زۆرێکیان بە تۆمەتی سیخڕی یان تاوانە ساختەکانی تێکدانی ئەمنیەتی میلی کە ڕوبەڕوویە بنەوە تۆمەتە گشتیەکانیش و هەنێک تۆمەتی نادیار کە ڕژیمی ئێران بە شێوەیەکی ئاسایی بۆ زیندانیکردن یان ئێعدامی دژبەرانی بەکاری دەهێنێت بەرەو ڕوو دەبنەوە لە کاتی دەستپێکی شەڕەکەەوە بەلانی کەم 6 کەس بەم تۆمەتانە ئێعدام کراون ئەگەری ئەوە هەیە کە کەسانی زیاتر لە ڕۆژانی داهاتوودا ڕوبەڕووی حکمی ئێعدام ببنەوە ئەم دەستگیرکردانە ئامانجدارن هەڵبەت ئەم نامی کە کاکوشیار نردێتی پێما بێ پێشتر هاتووە ئێستا ئامارەکان لەوەش بەرەو سەرترە باز لەواکە دەڵێ ئەم دەستگیرکردنە سیستماتیک و فراگیرە هەوڵێک بۆ کردنی کۆتا پریسکەکانی بزوتنەوەی کۆمەڵایەتیە کە لە کاتی خۆپێشاندانەکانی ژیان ئازادی لە ساڵی 1401دا گڕیگرت و لەو کاتەوە تا ئێستا لەلایەن ژمارەیەکی بێشمار لە خەڵکی ئاسایی ئێرانەوە کە داوای کەرامەت ئازادی و دادپەروەری دەکەن زیندوو ڕاگیراوە پەیامی ڕژیم ڕوونە و بێگومان ئەم پەیامە بۆ خەڵک ناچراوە ناڕەزایەتی یان سەرکوتکردن بە پێی قسەکانی چالاکان و پارێزەرانێک کە ناوەندی مافی مرۆڤی ئێران لەگەڵیان لە ناوچە جیاوازەکاندا گفتوگۆیان کردووە هەموو کۆمەڵگەی مەدەنی لە دۆخی گەمارۆدا باز دەواکە دەڵێت لە ناوچە کوردنشینەکاندا پۆستەکانی پشکنین لەژێر کۆنتڕۆڵی سپای پاسداران شارەکانیان گەمارۆداوە و بە دڵخوازی خۆیان ڕەشبگیری دەکەن و خەڵک دەستگیر دەکەن یەکێک لە چالاکان لە شارێکی کوردنشینەوە ڕایگەیاندووە کە مامورانی ئیتلاعاتی خزمانی چالاکانی سیاسی کوردی دانیشتووی دەرەوەی وڵاتیان بانکێش کردووە و لێپرسینەوەیان لەگەڵ کردوون و بە فشار و ترساندن خێزانەکانیان یان ناچار کردوون کە خۆشەویستەکانیان لە دەرەوە چالاکی سیاسیەکانیان ڕابگرن کەمینە ئاینیەکان بە تایبەت لەم دوایانەیە بەهاییەکان ڕوبەڕووی شەپۆلێکی نوێی دەستگیرکردن بوونەتەوە و بە پێی راپۆرتەکان سەدان کەس لە هاوڵاتیان بە تۆمەتی تەبلیغ دژی سیستم بەهۆی دەربڕینی ڕاو بۆ چوون لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا دەستگیر و تۆمەتبار کراون ئەوەی ئەم بارودۆخی ئێستا خراپتر کردووە هەنگاوی پەرلەمانی ئێران بۆ خێراترکردنی و پەسەندکردنی یاسایەک بووە بەڵێ کە ئەم سەرکوتگەریە تونتریش دەکاتەوە زمانی نادیاری ئەم پرۆژە یاساییە چالاکیەکانی ئۆنلاین و هاوبەشکردنی زانیاری لەگەڵ تێرۆریزم و خەبات بەرامبەر دەکات لەسەر بنەمای ئەم لایە هەیە هەر کەسێک کە تۆمەتبار بکرێت بە تێکدانی ئاسایشی نیشتیمانی یان بە اشتراکدانانی زانیاری لەگەڵ میدیابیانیەکان لەوانەیە سزای زیندانی هەتایی یا تەنانەت ئێعدامیشی بەسەردا بسەپێت بەڵێ تالب وایە ئەمە بێگومان یەکەم هەوڵی ڕژیم نییە بۆ کوژاندنەوەی تونتوتیژی بەرفراوان
لە کاتی خۆپیشاندانەکانی ژیان ئازادیدا زیاتر لە 500 کەسی کوشتووە و لە خۆپیشاندانەکانی ساڵی 2019 زیاتر لە 1000 کەسی بە قەتڵ گەیاندووە. بەڵام چالاکانی مەدەنی دەڵێن کە ژمارەی دەستگیرکردنەکان تەنها لە ماوەی یەک هەفتەدا لە جۆری خۆی بێوێنە بوو ئەم دەستگیرکرانەی ئاخر کە دوای شەڕی کۆماری ئیسلامی و ئیسرائیل دەستی پێکردووە. هەروەها دروستکردنی پۆستەکانی پشکنین لە ڕێگای چوونەژورەوەی و هاتنە دەرەوەی زۆرێک لە شارەکان و ئەمە جارە حکوومەت تەنیا بەرەو ناڕازیان نچووە بەڵکو خەڵکی ئاسایی بە ئامان گرتووە بۆ ئەوەی فەزای ترس و تۆقاندن لە سەرتاسەری کۆمەڵگا دروست بکات کە لەوانەیە مەبەستی سەرەکیشی هەر ئەمە بێت. سەرکۆد لە ناوەوە لە کاتێکدا چاوی کۆمەلگای جیهانی بەرەو شوێنێکی دیکە چووە هەمان ئستراتیژیە کە ساڵانە لە ناوەندەکانی دەسەڵاتداریتی کۆماری ئیسلامیدا جێگرتووە. لە ساڵی 1970دا لە دوای ئەوەی کۆماری ئیسلامی بە توندی لاواز بوو ناچار بوو ئاگربەس لەگەڵ عێراق وەربگرێت. لە دوای 8 ساڵ ڕەنگی خوێناوی ڕژیم فەرمانی ئەعدامی تا ببورن 5000 زیندانی سیاسی دەرکرد. زیندانیانێک کە زۆرینەیان پێشتر دادگایی کرابوونەوە ماوەی مەحکومیەتیان تێدەپەڕان قوربانیانی ئەم هێرشە کۆنتڕۆڵ نەکراوەی کۆماری ئیسلامی کۆمەلگای مەدەنی ئێرانە. کۆمەلگایەکە بە توندی لەگەڵ سیاسەتەکانی ناوخۆی و دەرەوەی ڕژیم لە دژایەتیدایە و ئەگەر خۆ بگرێتەوە کە لە ڕێدایە دەتوانێت ڕۆژێک ئێرانێکی ئازاد و نوێ بۆنیات بنێ. کۆماری جنایەتکاری ئیسلامی حسابیان لەسەر تەپوتۆزی جەنگ کردووە تا تاوانەکانیان لە دیت بشارنەوە. بەڵام بیری پێشکەوتوی جیهانی ئەمڕۆ دەبینێت نیشانی ئەتوانێت و دەتوانێت نیشانی بدات کە لە هەڵەدان. ئەگەر ئێستا کردار نەنوێنین نەتەنها خەڵکی ستەم دیتوی ئێرانمان بە حاڵی خۆیان جێنەهێشتووە بەڵکو لە نووسینی بەشێکی مەترسیدار لە مێژووی پڕ لە مەترسی ئێراندا دەرباز نابین. بۆیە ئەرکی هەموو لایەکە بیر و ڕای گشتی دژ بە جنایەتەکانی کۆماری ئیسلامی وە خەبەر بێنێ. برای توی کوچه رقصیدن، برای ترسیدن به وقت بوسیدن، برای خواهرم، خواهرت، خواهرامون، برای تغییر مغزها که پوسیدن، برای شرمندگی، برای بیپولی، برای حسرت یک زندگی معمولی، برای کودک زباله‌گرد و آرزوهاش، برای این اقتصاد دستوری، برای این هوای آلوده، برای ولیعصر و درختای فرسوده، برای پیروز و احتمال انقراضش، برای سگهای بیگناه ممنوعه، برای گریه های بیوقفه، برای تصویر تکرار این لحظه، برای چهره ای که میخنده، برای دانش آموزا، برای آینده، برای این بهشت اجباری، برای نخبه های زندانی، برای کودکان افغانی، برای این همه برای غیر تکراری، برای این همه شعارهای تو خالی، برای آوار خونه های پوشالی، برای احساس آرامش، برای خورشید پس از شبای طولانی، برای قرص‌های اعصاب و بیخوابی، برای دختری که آرزو داشت پسر بود، برای زن زندگی آزادی، برای آزادی، برای آزادی، برای آزادی. تالب دیارە هێشتا دۆخی دوای جەنگ و ئاکامەکانی کە ڕەبتی ڕاستەوخۆی بە ژیانی خەڵکەوە هەیە جێگای باسی گەرمی تۆڕە کۆمەڵایەتیەکانە. کاک جەوادیش ڕاو بۆچوونی خۆی لەم نووسراوە دەربڕیوە و نووسیویەتی لە کاتێکدا ئاسمانی ئێران لە فڕۆکەی بۆمب هاوێژی ئیسرائیل داگیر کرابوو لە سەردەمێکدا کە هەندێک لە ئۆپۆزیسیۆن لەگەڵ دەنگی بۆمبی فڕۆکەکان دەیانوت کە ئێستا کاتیەتی ئێمە لەسەر هەمان هەڵوێز بمینەوە. ئەمە کاک جەواد دەڵێ وتمان نەخێر بۆ جەنگی تەرۆریستەکان، نەخێر بۆ شەڕی کۆنەپەرستەکان، نەخێر بۆ کۆماری ئیسلامی. کاتێک دەستگا تەبلیغاتیەکانیان لەگەڵ موشک و بۆمبەکان کاتی ڕزگاریان دیاری دەکرد
ئەوان کاتێکە بۆمبانەهات کاتی ڕزگاری خەڵکیان باسە کرد. درست ئێمە وتمان ئازادی لە زاری فڕۆکە جەنگیەکانەوە نایەتی دەرەوە، ئازادی لە ئاسمانەوە نابارێت. ئەوەی لە ئاسمانەوە بارێت ئازادی نەبووە، بەڵکو وێرانکردنی خانووەکان، تێکدانی ئارامی منداڵان، دەست نەکەوتنی دەوا و دەرمانی نەخۆشەکان، بردومان بۆ سەر هیوای خەڵک کە لە ڕەوتی هێز سەریەک خستن بۆ گۆڕانکاریدا بوون. ئێمە وتمان ئازادی بە نەخشەی سوپا هوشداری گشتی و دژی مرۆڤ بەدەست نایێت، بە پرۆژەی موساد و پنتاگۆن بەدەست نایێت. وتمان ڕزگاری کارێکی سەرعەرزە لە ئازادی خوازیەوە لە ڕێکخستنە. نە بیبی نەشا نەشێ نە ژنەراڵ، تەنها خەڵک، تەنها لە خوارەوە، تەنها ئەو خەڵکەی کە چیتر نایانەوێ ژیانی ژێردەستەیی قبول بکەن بەدیدێت. ئێمە وتمان خەڵک دەبێت خۆیان ڕێکخوان، ڕێکخراوە کرێکاریەکان، مانگرتنە گشتگیریەکان و هوشیاری سیاسی هەمان ئامرازەکانن کە هێز دروست دەکەن، نەموشک. ئێمە وتمان شۆڕش بەرهەمی قەزا و قەدەر نییە، بەرهەمی هوشیاری ڕێخستن و ڕابەرایەتی شۆڕشگەرانەیە. بەڵێ ڕاستە لەم ساتەدا لەوانەیەمە بە تەنیا دەرکەوتبین، بەڵام لە ڕاستیدا تەنها نەبوون. بە ملیۆنەها کەس لە پەناگاکانی ماڵەوە لە نەخۆشخانەکانەوە لە ناو ترس و دڵەڕاوکێ لە کۆبوونەوە شەوانەکان گویان لە دەنگمانەگرت. لە تەڕە کۆمەڵایەتیەکان لە نێو شار و گەڕاک دەنگەکان دەبیستران کە چیتر ڕازی نەبوون قوربانی دوو دەوڵەتی کۆنەپەرست بن کە خەڵک دەکەنە قوربانی بەرژەوەندیەکانی خۆیان. ڕاستیەکی سادە ئەوەیە ئەگەر شتێک نەتوانێت لە دڵی ویستی خەڵکەوە بەرهەم بێ، ناتوانێت لە ئاسمانەوە بێتە خوارێ. ڕزگاری وەک بینایەک لە بناغەوە دەست پێ دەکات، نە لەسەرەوە. ئێمە لەگەڵ بناغە بوون، لەگەڵ دەرد و ئازاری خەڵک، لەگەڵ چینی کرێکار، ژنان، خانە نشینەکان و بەگشتی لەگەڵ خەڵکی ئاسایی کە چیتر نایانەوێت تەنها قوربانی بن. ئێستا وانەیە کە دڵخۆش بوون بە بۆمباران لە هەموو کاتێک زیاتر بێپشت و پەنان، و ئێمە نە لە لووت بەرزیەوە بەڵکو لە بەرپرسیارەتیەوە لەسەر هەمان هەڵوێستدا دەمێنینەوە و دەیڵێنەوە ئەم شەڕە نە شەڕی خێر و شەڕ بەڵکو شەڕی هێزە تێروریستەکان. خەڵک لەم نێوانەدا نە سوژەن نە چالاکیشن، گۆشتی بەردەم تۆپی ئەوانن کە ئەمەش قبوڵ ناکرد. ئێمە وەستاین نەبوو ئەوەی قارەمان بووین، بەڵکو بۆ ئەوەی تەنها هەڵبژاردەی ئینسانی هەر ئەمە بوو و ئەمڕۆ لە دوای وێرانی هاواری ئێمە بەرزتر دەبیسترێت. کاتێک گوتمان شەڕ تەنیا کاولکاری نییە، بەڵکو دەرفە دەدات کە کۆماری ئیسلامی بەر ببێتە گیانی خەڵکو ئەوانەی کە درۆیان گوت یان بێدەنگ بوون ئەمڕۆ لە دەستی سپێنێدان و چیتر کەس گوێیان لێ ناگرێت. لە 12 ڕۆژی دۆزەخەکەدا کە لە ئاسمانەوە موشکباری و لە زەویەوە سانسەر و ترساندن پەلیکێشە بزوتنەوە جەماوەریەکان ناچار بوون پاشەکشێ بکەن. ئەمە ڕاستیەکی ئینکار نەکراوە. خۆپیشاندانەکان کەم بوون، مانگرتنەکان ڕاوەستان، شەقامەکان کە ڕۆژانێک جێگای هاواری مافوازی بوون لەژێر سێبەری ترس و دڵەڕاوکێدا بەتاڵمانەوە، وەکو ئەوەی ژیانی سیاسی کۆمەلگا لەو ڕۆژانەدا لە شکستدا بوو، بەڵکو لە شۆکدا بوو. واتە ئەوەی کە لە شکستدا نەبوو، لە شۆکێکا بوو، چونە پێشتر ئەو چالاکیانە کریا و ئێستا بە دوای ئەو شەڕەوەی ترە و چالاکیانە ڕاوەستان، بەڵکو لە شۆکدا بوو. ئەمە دەستکەوتێکی کۆماری ئیسلامی لە شەڕ بوو و ئێستاش دوای شەڕ خەریکە بە سەرکوت سەقامگیری بکات. بەڵام ئایا ئەم پاشەکشەیە هەمان دواکەوتنە؟ نەخێر. ئایا ئەم بێدەنگی هەمان شکستە؟ نەخێر. لەژێر ئەم ڕاستیە دەنگێکی دیکە لە پێکهاتندایە، دەنگی بیرکردنەوە، دەنگی تووڕەیی، دەنگی شیکردنەوە. خەڵک ئەگەرچی هەنگاویان بۆ دواوەنا، بەڵام بە چاوانی کراوەتر دەگەڕێنەوە. لەم پاشەکشەیەدا وێنەکان ڕوونتر بوونەتەوە. ڕژیمێکە لە کاتی قەیراندا ڕیش و ئەمامەکەی بە ئاڵای نیشتمانپەرستی پێچاوە، ئۆپۆزیسیۆنێکە لە جیاتی هاوسۆزی لەگەڵ خەڵک هیوای لەسەر فڕۆکەکانی ئیسرائیل هەڵشنی بوو، ڕاست لێرەوەیە بەم ئەزمونانە هەنگاو بۆ پێشەوە دێنێت. هەنگاوێکی ئاگادارانە کە بۆ خۆ ئامادەکردن کە چۆن دەتوانن لەم دۆخە بۆ بەهێزکردنی خۆی هەنگاو بنێن. هەنگاوێک بۆ نوێکردنەوەی هێز، بۆ بۆنیانانەوەی توانە، بۆ پاراستنی گیان، بۆ گەڕانەوەی هیوا و پێناسەکردنەوەی نەخشە. پاشەکشێ ئەگەر ئاگادارانە بێ نەشکەستە، بەڵکو پێشوەختە سەرکەوتنە. زۆر ڕاستی دەبێم خۆناغا بە فەرمی بناسین، بەڵام نەبوو مانەوە تێدا دەبێت بیکەینە پلیکان بۆ بازدان. لە دڵی هەر پاشەکشەی ئاگاداری و ئەزمون لەدایک دەبێت.
دەبێتە خاڵی بازدان کە دەتوانێت دیسانەوە پێ بگرێ بۆ هەنگاوی تر. ئێستا ئێمە باشتر دەزانین لەگەڵ چی ڕوبەڕووین. ڕژیمێک کە خەڵک دەکاتە قوربانی مانەوەی خۆی، ئۆپۆزیسیۆنێک کە ئامادەیە بۆ سەرتاجی پاشایەتی خەڵک قوربانی بکات، و میدیایانێک کە درۆ بە لۆگۆی ئازادی ڕازاندوێتەوە. ئێستا بە بێگومان دەزانین کە هیچ ڕزگاریەک لە ئاسمانەوە نابارێت. ئەگەر دەبێت کارێک بکرێت دەبێت خۆمان بیکەین. ئەگەر دەبێت ڕزگاریەک بێت دەبێت هیوامان بە خۆمان ببێت، بە هۆشیاری و ڕێخستنی خۆمان. ئەم 12 ڕۆژە دیسانەوە نیشانیدا کە چیمان ناوێت، نا بۆ حکوومەتی ئاینی و نا بۆ حکوومەتی دەستکرد. ئێستا کاتیەوەیە کە بە تەواوی هێزمان بۆ ئەوەی دەمانەوێت، واتە بۆ ژیان ئازادی یەکخستن بکەین و ڕێکخستن بکەین. هاوڕێ ماجید پامێکی نردووە ڕێگوڵ نازەگەر تۆ پێشکەشی پێ من پێشکەشێکە. هاوڕێ ماجید کە دەڵێ کرێکارە لە شوێنێک کە ئێمە ناوی شوێنەکەمان ڕابڕواردووە، واتەوە باسی ناکەین لە کرێکارەکە، نووسیوێتی ئێمە کرێکاران و زەحمەتکێشانی ئێران ساڵانێکی درێژە کە بۆ گەیشتن بە کەمترین مافەکان و ئیمکاناتە سەرەتاییەکانی ژیان نرخی قورس وەکو زیندان، شکنجە، ئەعدام دەردکردن، هەروەها هەڕەشە و لێدان بۆتە نەسیبمان. لەبەر ئەوەی داوای نان، کار و ئازادی دەکەین. هێشتا لە مافی ڕێکخراوبوون، کۆبوونەوە دەربڕینی ئازادانە کە مافی سەرەتاییە، واتە هەر ئینسانێک بێبەشین ئێمە. یەک ڕاستی بزانن کە من لەگەڵ زۆر کەس لە پەیوەندیدا، ئەمە قسەی کاک ماجدە کە بۆی مەیناردووە، باوەڕ بکەن کەسم نەدیوە لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی کە لە ماوەی زیاتر لە 4 دەیە لەسەر بێمافی ئێمە دەسەڵاتی خۆی پاراستووە ڕاستی بێ. هەموو ئەو بەرپرسان و دامەزراوانەی کە لەسەر کوت و کوشتاری کرێکاران، ژنان، گەنجان و گەلی چەوسێنرا و ڕۆڵیان بۆ لە ئێراندا دەبێت لەلایەن خەڵکی ستەمدیدیەوە ڕۆژێ دادگایی بکرێن و سزا بدرێن. کرێکار نانی سەرسەفرەی نەبێ، کرێخانووی نەبێ، زۆر جار شەرمەندەی مناڵ و ماڵەکەی بێت. ئێستا کۆماری ئیسلامی دوای شکستەکانی لە جیاتی ئومەت پارێزی ڕووی کردوەتە ملەت پارێزی. دوێنێ بە ناوی پارێزگاری لە ئاین و ئەمڕۆ بە ناوی پارێزگاری لە وڵات سەرکوتی چرتر کردوەتەوە. بەڵام ئەم ڕەوایەتە گۆڕانە، ناتوانێت زەڕەیەک لەم بێزاریە کەم کاتەوە، بەڵکو زیادیشی کردووە. هەروە کاکماجید لە درێژەدا لەم نامەیە ئەوە زیادەکاڵێ ئەم بێزاریە خۆی لە ئاعترازی ڕۆژانەدا دەردەخات. ئەڵێت بە بڕوای من ئەم ئاعترازە خەباتێکی کۆمەڵایەتیە، و لە پەنای ئەوەیە کە خەباتێکی کۆمەڵایەتیە چینایەتیشە، یعنی بەشێکە لە ژیان. بەڵام عیبی کاری ئێمە جارێ تەفرەقەیە، و کۆماری ئیسلامیش بە ڕێگای جۆر بە جۆرم تەفرەقەیە پەرە پێدات، بۆیە ڕێگای یەکگرتنمان دەگرێت. بەڵام بەڕای من تا ئەم لە یەکدابڕانە چارە نەکەین، هەر ئەم دۆخە بەردەوام دەبێت. پشتبەستن بە هێزی خۆمان لە بەردەوامی بزوتنەوەکانی ساڵانی دواییدا لەوانە بۆ نان، کار، ئازادی و ژیان ئازادی ئەگەر بۆ ساتێکیش بە هێزی سەرکوت بێدەنگمان بکەن، بەڵام ڕێگای تر نییە. ئێمە هەر نان و کار و ئازادیمان لەبیر ناچێتەوە، چون ژیان دەکەین و زیندوین، بۆیە وەستانی بۆ نییە. یعنی هیچ هێزێک ناتوانێت بەر بە ژیان بگرێت. ئەم شەڕە ناحەزە کە ڕوویدا، جگەل لە تێکدانی زیاتر زیانە قەرەبوونەکراوەکان بە ژینگە و دووبارە بوونەوەی کارەساتە مرۆییەکان ئامانجێکی تری نەبوو. چینی کرێکار و خەڵکی ستەمدیتووی ئێران هەروەک ستەمدیدەکانی تری وڵاتانی ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە لە قوربانیە سەرەکیەکانی ئەم شەڕە بوون. کۆماری ئیسلامی تێدەکۆشێ فەزای شەڕ ڕابگرێت تا بتوانێت لەژێر سێبەری ئەم فەزایە شەڕیەیدا لە ناوخۆی وڵات لەگەڵ خەڵک ئەم شەڕی دامە بدات و شکستەکانی پێ قەرەبوو بکاتەوە. بۆیە ڕاگررتنی فەزای شەڕ بۆ بەرگرتن لە بەسەر هەڵدانی ئەم بێزاریەیە. بەڕاستی کاتیەوە هاتووە کۆتایی بەم دۆخەنا لەبارە بێت، خەڵکی بتوانێت چارە نووسی خۆی لە ڕێگای ڕێکخستن، ڕێکخراوە جەماوەریەکانەوە دیاری بکات، نەفەسێ بکێشێ و ئارامی و ئەمنیەت لە ژیان و کاردا سەقامگیر ببێ. بەڵام ئەم ئاواتە تا کۆماری ئیسلامی دەسەڵاتی بێ ممکن نابێ. کاری یەکەم کۆتاییهێنان بەم
نازیان ئەگەر موافق بی ئێمە ناوبڕێک ببینین لێنەوە لا بینەران. بەڵێ فەرموو. تالب لەم بەشەدا هاوڕێشیرین لە پەیامێکی کورددا دەڵێت تەنش و ناکۆکیەکانی نێوان دەوڵەتی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی هیچ پەیوەندیەکی بە بەرژەوەندی خەڵکی ئێران یا خەڵکی جیهانەوە نییە. کۆماری ئیسلامی زیاتر لە 40 ساڵە مافەکانی ژنانی ئێران لەوانە مافی سەرەتایی هەڵبژاردننی پوشاک، مافی ژنان بەسەر جەستەی خۆیاندا، مافی ژنان بەسەر چارەنووسی خۆیاندا، مافی تەلاق، مافی گەشت، مافی سەرپەرشتی لە منداڵ و زۆرێک لە مافەکانی تری ژنانی لە ڕێگای یاسا نایەکسانەکانی و سزاکانی ئیسلامی وەکو بەردباران، قامچی و زیندان و ئەشکەنجە سندوەتەوە. کاتێک کۆماری ئیسلامی ملیۆنان کرێکاری لە مافی هەبوونی ڕێکخراوە سەربەخۆکانی خۆیان بێبەش کردووە و کەمترین ناڕەزایەتی بە سەرکوت وەڵام دەداتەوە، خەڵکی ئێران لە سەرەتاییترین مافەکانی مرۆڤ بێبەشن چون سەبارەت بە بەکارهێنانی مافی تەکنۆلۆژیا و هەستەیی دەتوانن بڕیار بدەن و ئەم شعارەکە تەکنۆلۆژی هەستەیی مافی ئێمەیە بەرزکەنەوە مەبەستی لە کۆماری ئیسلامیە. ئەم شعارە لەلایەن کۆماری ئیسلامیەوە بەرزکراوەتەوە بووە بۆ ئەو بابەتەی کە بۆ بەقای خۆی وە بەردەوامی ئەم ڕژیمە تاوانبارە. ئەی بۆ نان کار ئازادی مافی ئێمە نییە چون نان و کار و ئازادی دەسەڵاتی کۆماری ئیسلامی دەخاتە ژێر پرسیارەوە. هەر بۆیە ئەمانە بە مافی نازانێت و تەنیا ئیدامەی دەسەڵاتی خۆی بە ماف دەزانی و لە پێناویدا هەموو جنایەتێک دەکات. وەڵێ هێرشی سەربازی ڕژیمی ئیسرائیل ڕبەتە بە چراسەوز و یارمەتی ئەمریکا بۆ سەر ئێران ئامانجی زاڵبوونە بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و کۆنتڕۆڵکردنی کۆگا و سامانی ئەم هەرێم و ئەم ناوچەیەواتە نەوت و گاز و دانانی لاشخۆرەکان وەک پەیمانکارانی ئەمریکا و هاوبەشەکان بۆ تاڵانکردنی سەروەت و سامانی خەڵک لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە.
هەردوو لایەنی ناکۆکی ئێستاواتە ئەمریکا ئیسرائیل و ڕژیمی کۆماری ئیسلامی لەسەر کوشتاری خەڵک ڕێککەوتون. هیچ کامیان بۆ گەیشتن بە ئامانجەکانی خۆی لە قوربانیکردنی خەڵک دوور ناکەونەوە. ئەرکی ئێمە ئێستا دۆزینەوەی وەڵامێکە بۆم پرسیارە. چی بکەین کە گوشارێک بەرهەم بێنین و دروست بکەین کە لەلایەکەوە ئێران لە توشبوون بە پارازیتی ئاخۆندی ڕزگار بکات و لە لایەکی تریشەوە ڕێگە نەدات پارازیتێکی تر بە ناونیشانێکی ترەوە بێت و کار و نان و کار و ئازادی بە بارمتە بگرێت و دیسان سەرکوت بسەپێنێت. کاگمەیسەم نووسراوێکی بۆ نردوین وە لەوێدا ترس و نیگەرانی خۆی لە شەڕ دەربڕیەوە. هەرچەند وای نووسیوە کاگمەیسەم هەرچەند هەستێکی بەدیهی و مرۆڤانەیە بەڵام هەستێکی پایدار نییە لە نێو خەڵکێک کە لە یەکەم قۆناغدا لە نیگەرانیدان زوویان درەنگ کەسانێک دەرزەکەون کە بیر لە چارەجووی دەکەنەوە. هەستی ترس تاکایەتی یان نیگەرانی بۆ گیانی خۆی و بنەماڵەکەی و نزیکانی وردە دەکەوێتە ناو جۆگەی هاوسۆزی و هاوپشتی لەگەڵ خەڵکەکانی تر کە ئەوانیش لە هەمان بارودۆخی ترسناک دەدان لە کاتی شەڕدا. لەم گواستنەوەیەدا کە هەستی تاکایەتی و کەسی ڕەهەندێکی کۆمەڵایەتی بەدەست دەهێنێت تۆی سەرهەڵدانی بەرەنگاری دروستە بێ بەرەنگاری بەرامبەر بەردەسەڵاتی سیاسی حاکم هەمان ڕەهەندە کە دەتوانێت ببێتە هۆکاری پەیوەندیەکان و لە کاتی پێویستیشدا زەمینەی شکڵگرتنی ڕێکخراوبوون بێت کە دەتوانێت لە شوێنی کار و ژیاندا ببنە دامەزراوەکانی پایدارتر وەکو کومیتەکانی گەڕەکەکان یا کۆمەڵگاکانی ڕێخستنی ژیانی ڕۆژانە و کار سربەخۆ لە دامەزراوەکان و تۆڕەکانی دەسەڵاتی سیاسی حاکم هەروەکو چۆن ئەو ترسە بدەهیە ئەم پێداویستەی بەخۆ بەڕێوەبردن و خۆفەرمانڕەوایی خەڵک لە کاتی ئاڵۆزی جەنگ و قەیراندا و لە ئەنجامی هەمان ئاڵۆزیەوە زۆر جار دەبێتە پێویستی لە چاوخشاندنێکی مێژووی ئەم ڕاستیەمان بۆ دەردەکەوێت بەتایبەت خەڵکی کوردستان لەم بارەوە بە ئەزمون و خەیراتر هەنگاو هەڵدەگرن بۆ خۆڕێخستن و خۆڕێخستن بۆ پاراستنی ژیان لە کاتی قەیراندا. بۆیە من باوەڕم وایەمە کاگمەیسەم وتوێتی شوکی سەریان هەر شوکێکی ترە کاتیە بەتایبەت ئەم بابەتە بۆیە گرنگە چون زۆر جار باسی بۆشایی دەسەڵات دەکرێت کە لەوانەیە ئاژاوە و بشێوی دروست بێت. من وا بیر ناکەمەوە ناڵم ئاو لە ئاوتەکان ناخوات بەڵام هەر زوو خەڵکی وشیار دەردەکەون و بە ڕێخستن کنترۆڵی دۆخەکە دەگرنە دەست.
کاکتالب لە نووسراوێکدا ڕاو بۆ چوونی خۆی بۆ نردوین و نووسیوێتی ئەلبەت ئەم کاکتالبەنە کاکتالب بینەرێکە ڕاو بۆ چوونی خۆی نووسیوە بۆمانەوە وتویەتی هێرش بۆ سەر حکوومەتی ئێرانەوە کوژانی ژمارەیەکی بەرچاو لە بەرپرسە هەرە باڵاکانی ئەو حکوومەتە ئاکامی زیاتر لە 4 دەیە سەرکوتی خەڵکە ئاژاوە گێڕی و ترۆر لە ئێران و ناوچەکە وە جیهان کۆماری ئیسلامی هەر زۆر زوو پاش بە دەسەڵات گەیشتن شەڕی دژی ژنان و کرێکاران و خوێندکاران و نەتەوە ژێردەستەکان ڕاگەیان و بە خولقاندنی نەورۆزی خوێناوی سنە و هێرش بۆ سەر کوردستان و داگیرکردنەوەی دووبارەی کوردستانی ڕزگارکرا و یەکەم هەنگاوی سەپاندنی دەسەڵاتی بوو. تاوانەکانی ئەم حکوومەتە بە نانەوەی شەڕ لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، سیاسەتی هەناردەکردنی شۆڕشی ئیسلامی، تیارکردنی گروپە تیرۆریستیەکان لە چەندین وڵات، خەشکردنی پوڵ و پارەیەکی زەبەند بۆ بەرنامە ئەتۆمی بۆ پاراستنی خۆی و هەوڵ بۆ دامەزراندنی ئیمپراتۆریەکی ئیسلامی شیعە دۆخەکەی خولقاند کە ئاکامەکەی شەڕ و ماڵوێرانیە، چارە ڕەشی و هەژاری خەڵک، ئابووری نەخۆشی و ناسەقامگیری، گوشاری نێونەتەوەی و دەرەکی و ناڕەزایەتی توندی خەڵک لە ناو چوارچێوەی دەسەڵاتدا بوو. بەڵێ کاکتالب هەروەها نووسیوێتی لە هەموو ئاژاوە و کێشەکانی ناوچەکەدا شوێن پەنجەی حکوومەتی دیکتاتۆری ئێران دەبیندرێت لە حاڵێکدا دەسەڵاتێک خەڵکی ناوچەی ژێر دەسەڵاتی خۆی بە توندی سەرکوت دەکا چۆن دەتوانێت دروشمی ڕزگارکردنی خەڵکی وڵاتانی دیکە بدات و شۆڕش بنێرێت و درۆزنانە خۆی بە لایەنگری مافی خەڵک لە وڵاتانە لە قەڵەمدات. دەستێوەردانی کۆماری ئیسلامی لە وڵاتانی ناوچەکە بێجگە لە شەڕ و ماڵوێرانی بۆ ئەوان و هەژاری و گوشار بۆ سەر دانیشتوانی ئێران هیچ جاکامێکی تری نەبووە. کارنامەی ڕەشی حکوومەتی ئێران بە درێژایی تەمەنیەتی و بێجگە لە مافیاکانی دەسەڵاتداران و پاسدارانی حکوومەت و دەست و پەیوەند و کەسە نزیکەکانیان هیچ کەسێکی تر قازانجێکی لەبوونی حکوومەتی ئیسلامی ئێران نەکردووە. کۆماری ئیسلامی سەرچاوەی ئاژاوە و هۆکاری سەرەکی نائارامی و ناسەقامگیری لە ناوچەکەی و نەتەوەی کورد لە ئاکامی سیاسەتەکانی ئەم حکوومەتە زیاترین زەرەر و ئازاری بەرکەوتووە. باز دەواکات لە درێژەدا ئەڵێت ئەو فەرماندانەی سپای تەرۆریستی کە لە هێرشی ئیسرائیل تا ئێستا کوژراون تاوانبارانی شەڕ لە کوردستان و درێژەدەرانی پیلانی هێرش بۆ سەر حیزبەکانی کوردستانن کە هەموو جارێ شانازیان پێوە دەکرد. ئەم پاسدارانە ئەوانن وا لەسەر حیجابی زۆرە ملێ ژیانیان ببورن، ژینایان کوشت و زیندانیا سیاسیەکانیان تەنها لەبەر ڕادەربڕین گول لە باران کرد. ئەمانە لەوەتی هەن دژی سربەستی و مافی ڕەوای خەڵکی ئێران و بە تایبەتی نەتەوەی کورد و نەتەوەکانی دیکە و دژی ژن و دژی ئازادی و دژی شادی و ژیانی ئینسانی خەڵک بوون. ئەمانە تاوانبارانی 47 ساڵ سەرکوت و بێمافی خەڵکن. ئەمڕۆ دەرکەوت کە ئەم تاوانبارانە کە تا مردن دەستیان لە هەڕەشەکردن لە خەڵک هەڵنەگرت تەنانەت نەیانتوانی ئەمنیەتی خۆیان بپارێزن و ئاگرێک کە هەڵیان گیرساند و ساڵهای ماڵی خەڵک دەسووتێنێ و قوربانی لێ دەکەوێتەوە خۆیانی کردە سوتماک و سوتەمەنی. بەڵای تارێب نووسەر لە بەشێکی تری نووسراوەکەیدا دەڵێ هێزە تەرۆریستەکانی سوپای پاسداران کە لە سەرکوتی خەڵک و تەرۆری چالاکانی سیاسیدا دەڕەندە و بێڕەحم بوون لە بەرامبەر هێرشە دەرەکیەکاندا زۆر لاواز بوون، زۆر زەعیف و بێدەسەڵات بوون و هیچیان لەدەست نایێت. ئێستا ئەم دەسەڵاتە دژە مرۆڤە لەو پەڕی لاوازی و لە پەلەقاژەی لە ناوچەکەدایە، زۆر پەلەقاژەیەکە. نەتەوە مافخۆراوەکانی ناو جۆغرافیای ئێران، کرێکاران و چینی زەحمەتکێش، ژنان و لاوان و هەموو چین و توێژە مافخۆراوەکان لە ئاکامی ئەم لاوازەی حکوومەتدا بوونەتە خاوەن دەرفەتێک کە بوو هەمیشە ئەم کۆتەی ستەم لە مل خۆیان بکەنەوە ببنە خاوەن سەروەری و دەسەڵاتی خۆیان. خەڵکی کوردستان مافی خۆیانە لە لاوازبوونی دوژمنانیان واتە دەسەڵاتدارەتی ئێران و کوژرانی گەورە تەرۆریستانی سوپای پاسداران و هێزەکانی حکوومەت کە دەستی باڵایان لە سەرکوت و خوێن ڕشتن و ئیعدام لە کوردستان بووە شاد بن. بەڵام ئاشکرایە بۆ خەڵکی وەگیان هاتوو شەڕ کۆتایی و ئەو شەڕ کۆتاییە و ئەوە خەباتە دەمانگەیەنێتە ڕزگاریە کە دەبێ خۆمانی بۆ ئامادە بکەین و هێزی ڕێکخراومان هەبێت و خۆمانی بۆ زیاتر ئامادە بکەین. داهاتوێکی شیاو بۆ کوردستان لەلایەن هیچ کەس و دەسەڵاتێکی دیکەوە بێجگە هێزی جەماوەر بسۆگەر نابێ. ئەمڕۆ ڕۆژی یەکگرتووی و خۆ ئامادەکردنە. جەماوەری کوردستان بۆ گەیشتن بە ئامانجە لە مێژینەکانیان خەڵک لە کوردستان دەبێ ئەم هەڵە
واتە ئەم هەلە بە قازانجی خۆیان قۆزنەوە و خۆیان بۆ ڕاماڵینی هێزی داگیرکەر و دوا ڕۆژی پاش حکوومەتی ئێران ڕێ بخەن و بێنە مەیدان. خەڵکی کوردستان دەبێ ئامادە بن ئەمنیەتی خۆیان دابین بکەن و بۆ بەرگرتن بە شێوە و ئاژاوە بۆ بەرگرتن لە بشێوە و ئاژاوە کۆنتترۆڵی ناوەندە ئابوووریەکان و شوێنە گرنگەکانی وڵات بگرنە دەست و هەوڵ بدەن کوردستان بە کەمترین خەسارەوە لەم قۆناغا تێپەڕێت. هەڵبژاردنەکانی شۆڕاکانی گەڕک و شار هەنگاوێکە کە دەتوانێت ببێتە سەرەتایەک بۆ ئەوەی هێزی جەماوەر لە ئێستا و داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستان ئەکتەری سەرەکی بێ و خەڵک خۆیان بڕیان لەسەر چارەنووسی خۆیان بدەن. خەڵک دەبێت لە کاناڵی ڕێکخراوەکانی خۆیان و شار و دێهاتەکانیانەوە شوێن و ژیان و سەرچاوە ئابوووریەکانیان بپارێزن و ناوەندە نظامیەکان کۆنتترۆڵ بکەن بۆ ئەوەی بە کەمترین زەرر و زیان لەم قۆناغا تێپەڕن. دەسەڵات بەسەر خاکی کوردستاندا مافی خەڵکی کوردستانەوە هەر دەسەڵاتێکی سیاسی کە لە دەرەوە ئیرادە و ویستینەوتەوەی کورد خۆی بەسەر ئەم وڵاتەدا زاڵکە نایاسایی و ناڕەوایە. داگیرکراوبوونی کوردستان ڕێگری سەرەکی سەروەری ئازادی یەکسانی دادپەروەری کۆمەڵایەتیە و بەختەوەری خەڵکی کوردستانەوە. ئێستا کە حکوومەت لە لاوازترین دۆخی خۆیدایە خەڵک دەتوانن و دەبێت ئەو ئیرادەیان بنوێنن و ئەو مافەیان دەستەبەر بکەن. شۆڕژی ژینا و دەستکەوتە بە نرخەکانی کە بە خوێن و ئارەقی هەزاران خەباتکاری کوردستان دەستە بەرکراوان دەتوانن بنەمایەکی باش بن بۆ ئەوەی داهاتووی کوردستانیان لەسەر دامەزرێنین. شۆڕژی ژن ژیان ئازادی ناوەرەوکی ڕزگاری خوازانە، یەکسانی خوازانە، دادپەروەرانە و ئازادانەی هەیە و مانیفێستەکەی بۆ دوا ڕۆژی کوردستانە. وڵێ لە درێژەدا تۆکەڵێ هاوکاری حیزبە سیاسیەکان لە کوردستان و چالەکانی سیاسی و مەدەنی کورد لە دەرەوە و ناوخۆی وڵات فاکتۆرێکی گرنگی دیکەی هەمیشە و بە تایبەتی ئەمڕۆی خەباتی ڕزگاری خوازانە و مافوازانەی کوردستان بووە و هەیە کە هیوادارم ئەم هاوکاریە بە ئەو پەڕی ئەنجامی خۆی بگات. به نام زندگی رها شوی ز طوق بندگی. شب سیاه ما سحر شود تمام تا سیانه ها زبر شود که با جوانه ها صدا شویم من و تو و دگر دوباره ما شویم. قسم به خون پاک لاله ها به انقلاب عشق و بوسه ها در این گذار رنج بی امان ز جان ز تن وطن مرا بخوان که با خروش بان به سرخ نام تو جهان به در صد از قیام تو. به نام زن به نام زندگی دریده شد لباس بردگی. شب سیاه ما سحر شود تمام تا سیانه ها زبر شود که با جوانه ها صدا شویم من و تو و دگر دوباره ما شویم. برپا خیز برای زن زندگی آزادی. برپا خیز برای زن زندگی آزادی. برپا خیز برای زن زندگی آزادی. نامەیەکی تری بینەرێکمان کاک سیروز کە نووسراوەیەکە بە زیاتر دەڵێ هاوڕێنی بەڕێوەبەری بەنامەیەمە بینەران وێڕای سڵاو و ماندوونەبوونی لە ئێوە پێم باش بوو قسەیەک لەسەر داواکردن لە ئەمریکا کە یارمەتی خەڵک و ئۆپۆزیسیۆن لە ئێران بدات بکەم کە بە بڕوای من سیاسەتێکی هەڵەیە. پاشا خوازان و بەرەی ڕاستی ئۆپۆزیسیۆن بە جێگای خۆی بە چاوەڕوانی ئەم یارمەتیدانان و لەسەر ئەو سیاسەتە خۆیان بۆ داهاتوی ئێران داڕشت واتە سیاسەتی خۆیان لەسەر ئەم بنەمایە داڕشتووە. بەداخەوە ئەم دواییە لە زبانی کەسان و لایەنەکانی تری ناو ئۆپۆزیسیۆنیش دەبیسترێت کە جێگای خۆیەتی بە شێوەیەکی واقعبینانە ڕەت بکرێتەوە. بۆ ئەم کارە لە پێشدا ئاوڕێک لە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی و ئەمریکا بزینەوە کە ئێستا لەسەری
کێشەی ئەتۆمی و پێتاندێنەوەی ئۆرانیوم چڕکراوەتەوە کە بە بڕوای من ئەمە ڕووکشی داستانەکەیە. چون ئەگەر ڕاستگۆیی لە کاردا بێ دەردەکەوت گەمارۆکان پلانێکن بۆ لەناوبردنی نەتەوەیەک و ئەگەر ڕاستگۆیی لە کاردا بوایە ئاشکرا دەبوو کە ڕژیمی کۆماری ئیسلامی و حکوومەتی ئامریکا بە دامەزراندنی ناکۆکی ئەتۆمی لە پێناو بەرژەوەندیەکانی خۆیان خەڵکی ئێرانیان لە چەند مەترسیەکی ترسناک داناوە. بەڵام چاوەڕوانی ڕاستگۆیی لە هەردوو لایەنی ناکۆک بێجێگایە. بابەتی سەرەکی کۆماری ئیسلامی بێدەسەڵاتکردنی خەڵکی ئێران و مانەوەیان لە بێمافیدایە. چون ئەگەر بەرژەوەندیەکانی ئەم ڕژیمە تەنانەت 1 میلیمتریش لەگەڵ بەرژەوەندیەکانی خەڵکی ئێران نزیک وایە، لانیکەم کاتێک پەروەندەی ئەتۆمی لە ئاستانەی ئاراستەکردن بوو ئەنجامی ئاسایش بوو. بە خێرایی دەکێشایەوە و لە ئەنجامی ئەم دانوستانەدا ئەکێشایەوە و بە دەنگی بەرز بە شێوەیەکی ئاشکرا بە جیهانی ڕاگدەگەیان کە ئەگەر پێتاندنی ئۆرانیوم لەو ئاستەدا دەبێتە هۆی گەمارۆجەنگ ئەوە ڕادەگیرێت. با لێرە بێموناسب نییە ئاماژێک بە قسەکانی خامنەیی بکەم کە چواردەی ئەم مانگە جارێکی تر پێداگری لەسەر پێتاندنی ئۆرانیوم کرد. قسەکانی خامنەیی لە بەرگریکردن لە پیشەسازی ئۆتۆمی لە زاهردا جەخ لەسەر ڕۆڵی زانستی و پزیشکی دەکاتەوە. بەڵام لە کۆتاییدا هەموو کارکردەکانی ئەم پیشەسازیە دەگەڕێنەوە بۆ توانایی پێتاندنی یۆرانیوم. لە ڕاستیدا ئەمە تەنیا چاواشەکاریە. پێتاندن یان هەمان غەنیسازی یۆرانیوم تەنها یەکێک لە پێکاتەکانی پیشەسازی ئەتۆمیە، نەک پێوەری سوودمەندی ئەم پیشەیە. زۆرێک لە وڵاتە پێشکەوتوەکان لە پیشەسازی ئەتۆمی سوودمەندن بەبێ ئەوەی خۆیان پێتاندن بکەن. بانگەشەی بێسوودبوونی پیشەسازی ئەتۆمی بەبێ پێتاندۆم نەک هەر لەگەڵ لۆژیکی زانستی ناگونجێت، بەڵکو تەنانەت لەگەڵ ئەزمموی خۆتی ئێرانی لە ڕابردوو کڕینی سوتەمەنی 20 لە سەدی لە ئەرژەنتینەوە ناکۆکی هەیە. پرۆگرامی ئەتۆمی ئێران لە جیاتیەوەی یارمەتی گەشەپێدانی زانستی و ئابووری وڵات بدات بە سەپاندنی هەزینەی قرس و گەمارۆنیە دەوڵەتیەکان، ئابووری وڵاتی خسوەتە ژێر فشار و دەرفەتەکانی گەشەپێدانی لە ناوبردووە. بەڵێ پێشەوەی نامەکەی کاک سیروس درێژە پێ بدەین بە ئیجازەی خۆت هەر لەم بارەوە منیش راپۆرتێکم خوێندەوە کە باز لە هەزینەی سەرسوورهێنەری بەرنامەی ئەتۆمی کۆماری ئیسلامی دەکات. ئەو راپۆرتە لەو راپۆرتەیە کە لە بەردەستمان هاتووە کە هەندێک بەراورد دەری دەخەن کە ئێران لە ساڵی 1380ەوە تا ئێستا نزیکەی 7 ملیارد دۆلاری ڕاستەوخۆ بۆ دروستکردنی دامەزراوە ئەتۆمیەکان خەرج کردووە. هەندێک بەراورد تەنانەت باز لەوەکەن کە ئێران لە ئەنجامی گەمارۆکاندا تەنها لە هەناردەکردنی نەوتەوە زیاتر لە 450 ملیارد دۆلار داهاتی لەدەستاوە. هەروەها هەندێک سەرچاوە زیان بەهۆی گەمارۆکانەوە تا 1000 ملیارد دۆلاریش باس لێەکەن. گەمارۆکان لە ماوەی 12 ساڵداواتە لە ئەگەر هەرە چەند ساڵە کە لە راپۆرتەکەدا ئیشارەی پێکات لە 1390 تاویەوە تا بە 1401 نزیکەی 1200 ملیارد دۆلار زیانی بابووری ئێران گەیاندووە کە بە ئاستی هەر ئێرانیەک هەر تاکێکی ئێرانی یەکسانە لەگەڵ 14,000 دۆلار. ئەمە حوسێن سەلاحوەرزی سەرۆکی پێشووی ژووری بازرگانی ئێران ڕایگەیاندووە. ناوبراو کە لە سەرەتای مانگی هەتاویدا بە پشتبەستن بە لێکۆڵینەوەی ئەم ژوورە گوتی ئێران لە ماوەی ساڵانی 1390 تا 1402دا بە شێوەی مامناوەند ساڵانە 101 ملیارد دۆلار بەرهەمی ناوخۆی لەدەستاوە. واتە هەر ئێرانیەک هەر ساڵێک نزیکەی 1200 دۆلار داهاتی لەدەستاوە. بەڵێ زۆر سپاس تا لێ بە کاکسیروز لە ئیدامەی نامەکەیدا نووسیوێتی هەروەها ئەگەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ئێران تەنانەت 1 میلیمتریش لەگەڵ بەرژەوەندیەکانی خەڵکی ئێران نزیک وایە، کاتێک پەروەندەی ئەتۆمی کە کلیلی چارەسەرکردن و کۆتاییهێنانی تەنها و تەنها لە دەستی خۆیدا بوو دای دەخستووە ئەم فشارە قورسەی لەسەر شانی خەڵک لا دەبرد و هەڵی دەگرت. بەڵام بەرژەوەندیەکانی ئەم ڕژیمە و بەرژەوەندیەکانی دەسەڵاتدارانی ئەمریکا سەدا سەد لەگەڵ بەرژەوەندیەکانی خەڵکی ئێران لە ناکۆکیدایە. لە بنەڕەتیشدا ناکۆکی نێوانیان لەسەر بەرژەوەندیەکانی خۆیان لە ئێران و ناوچەکەدایە. بۆ هێژم ناکۆکی ئەتۆمی ئامرازی ئەم سیاسەتە بەرژەوەندی خوازەیە. زۆر ڕاستە کاکسیروس سەروان وسوێتی ئەم ناکۆکیە ئێستا لە ناوچەکەیە تا ئاستێک پەرەی سندووە کە دەرەنجامەکەی بۆ هەر سێلایەن ینی کۆماری ئیسلامی ئامریکا بە جۆرێک وە بۆ خەڵکی ئێران بە جۆرێکی تر مەترسیدارە.
ئەم ڕژیمی کۆماری ئیسلامی و هەم ئەمریکاش هەوڵ دەدەن بە زیانی خەڵکی ئێران و بە خازاندی خۆیان ئەم ناکۆکیە پێش بکەن لە ناوچەکەدا. ئەلبەت ڕژیم کە نەیاری خۆی دەناسێت، دەزانێت هێرشی سەربازی یان گەماروی ئابووری سیاسەتێکی شکست خواردووە لە مێژووی عێراق کە گەورەتر و خراپتر لە شکستی ڤیەتنامیش تەنانەت پێناساکرێت. بۆیە کۆماری ئیسلامی هەوڵەدا تاکو و هەمووان و تەنانەت ئامریکاش لە دەرەنجامی بەکارهێنانی ئەم سیاسەتانی خۆی بترسێنێت و هیوادارە لەم ڕێگایەوە کاتی کورتیش بوو بێت لە پای مێزی دانوستان ڕابگرێت تاکو جارێکی دیکە و کاتێکی دیکە سیاسەتە ماڵوێرانکەرەکانی خۆی لە نوێ دەست پێ بکاتەوە. ئاشکرایە خامنەی بۆ ئەم مەبەستەی خۆی خەڵکی ئێرانی وەک بەربەست لە نێوان خۆی و ئەگەری پەلاماری نظامی داناوە هیوادارە بە گیان و ژیانی خەڵکی ستەمدیتووی ئێران تەمەنی خۆی درێژ بکاتەوە. لەلایەکی ترەوە حکوومەتی ئەمریکاش هیچ بایەخێک بە بەرژەوەندی ئێران و خەڵکەکەی نادات، نابێ بیدات، چون ئەویش بە دوای بەرژەوەندیەکانی خۆیەوێتی. لە ئەنجامدا هەردوو لە هیچ جۆرە تاوانێک بۆ مەبەستی خۆیان یانی مانەوە لە دەسەڵات و سەپاندنی بەرژەوەندی دووری ناکەن. لەوا دۆخێکدا تەنانەت شەڕی سەربازی بە مانایەکی تر شەڕ دژی خەڵکی ئێرانە کە دەستی پێ کردووە، چون جیاوازیەکی زۆری نییە کە ئەم شەڕە سەرەتا بە بۆمبەکان بێتە خوارەوە یان بە گەمارۆ. لە عێراق بینیمان گەمارۆ ڕۆڵێکی وێرانکەرتری لە بۆمبەکان گێڕا، لەوەی کە تەنانەت پاش گەماروەکان ئاو نەبوو، دەرمان نەبوو، کار نەبوو و تەنانەت شیری وشک بۆ منداڵان نەبوو و لە یەک وشەدا لە عێراق دوای گەمارەوەکان ژیان نەما بوو، هەروەک لە ئێسای ئێران وایە. لەم نێوەدا ئەم شەڕە لە نێوەم شەڕەدا یەکێک دروشمی مقاومەتی بەرز کردوێتەوە بۆ ئەوەی تریان دروشمی سەقامگیری لە ناوچەکە، واتە ئێران دروشمی مقاومەت و ئەمریکا دروشمی سەقامگیری. بەڵام لە نێوان ئەم دوو دروشمەدا ئەوە خەڵکن کە قوربانی دەبن. کۆماری ئیسلامی جارێ دەتوانێت بە سەرکوت هاواری دژی ئەم سیاسەتە ماڵوێرانکەرەی خۆی دەم ببەستێت و قەڵەم بشکێنێت، بەڵام لەبیر نەکەین کە ئیتر دەسەڵاتی ئەوەی نییە کە ڕاستیەکان لە خەڵک بشارێتەوە. لەلایەکی ترەوە ئەمریکاش شاید نەتوانێت بە ئاشکرا دەم ببەستێت و قەڵەم بشکێنێت، بەڵام بەداخەوە دەسەڵاتی ئەوەی هەیە ڕاستیەکان لانیکەم بۆ ماوەیەکی کورتیش بوو بێت لە چاوی خەڵک بشارێتەوە و تەنانەت دەتوانێت سروشتی درندەی خۆشی بشارێتەوە. بە پێشەوانەی کۆماری ئیسلامی کە سروشتی درندەی خۆی بە ئاشکرا نیشان دەدات تا خەڵک بترسێنێت و هەر ئەمەیە کە یارمەتی پیلانەکانی ئەمریکا دەدات. کەوابوو داوای هاوکاریکردن هیچ نییە جگە لە یارمەتیدان بەم شاردنەوەیە ڕاستیەکانی سیاسەتەکانی ئەمریکا کە گوۆیە چاوی لە بەرژەوەندی خەڵکی ستەمدیتووی ئێرانە، ئەمە درۆیەکە و تەنیا ئەمریکا لە فکری بەرژەوەندیەکانی خۆیدا. بەڵێ تالب نووسەر لە بەشێکی تری نووسراوەکەیدا دەڵێت کۆماری ئیسلامی و ئەمریکا وانەکانی خۆیان لە ئەزمموی عێراق وەرگرتەوە و بەکاری دەهێنن. ناوەرۆک و پشتەوەی سیاسەتەکانی ئێستای ڕژیم و حکوومەتی ئەمریکا لە ڕووناکی ئەم ڕاستیەدا باشتر دەتوانین تێبگەین. هەردوو لایەن ئێستا بەشێک لە جەنگە وێرانکەرەکەیان دەست پێکردووە بە شێوەیە کە ئیتر لەوانەیە بۆ زۆر کەس معلوم نەبێت کامیان زیاتر هاواری جەنگی سەربازی دەکات. ئەلبەت لەم جەنگەدا کامیان زەرەر دەکات و کامیان قازانج کەیفی خۆیان ئەلبەت بێمەترسیە بۆ ئەوانیش نییە، واتە ئەم شەڕە بێمەترسی بۆ ئەوانیش نییە، بەڵام وتمان کە دەرەنجامەکانی بۆ خەڵکی ئێران بە شێوەیەکی تر مەترسیدارە. هەر بۆیە لەم ناکۆکیە لانیکەمی سێم هەیە کە هەردوو لایەنەکە واتە ڕژیمی ئیسلامی و ئەمریکا دەیکەنەوە پاشکۆی سیاسەتەکانی خۆیان و هەرکان بە شێوازی خۆیان دەیکەنە قوربانی مەبەست لە خەڵکە. ئەم لایەنە خەڵکی ئێرانە، دیارە ئەم خەڵکە نابێت ڕۆڵی قوربانی یاری بکەن، خەڵکی ئێران نابێت ببنە قوربانی ئەم جەنگە کە هیچ قازانجێکی ئەوانی تێدا نییە. بۆ ئەوەی وانە بێت دەبێت لەگەڵ سیاسەتەکانی هەردوو لایەن بۆ ئیدامەی شەڕ ڕاوەستین. خەڵکی ئێران نە وزەی ئەتۆمی ڕژیمیان دەوێ و نە قامچی گەمارۆ نە بۆمبی ئەمریکا و یان ناتۆ. بۆ ڕزگاری لەم دۆخە هیچ شتێک خراپتر لەوە نییە کە ڕاستیەکانی سیاسەتەکانی هەر لایەک بشاردێتەوە.
نەهاواری مقاومەتی کۆماری ئیسلامی ڕاستە و نە سیاسەتی سەخامگیری ئەمریکا لە ناوچەکە. ئیتفاقاً ئەم کۆماری ئیسلامی بە سیاسەتی مقاومەتی ناوچەکەی شەواندووە و هەم ئەمریکا بەهێنانی نەزمی خۆی بۆ ناوچەکە سەخامگیری ناوچەکەی تێکداوە. ئێستا با لەوانە گەڕین و وتمان ئەم خەڵکە نابێ من بە قوربانیدان بدات، دەبێت دەنگێکی سەر بەخۆی هەبێت. ئەم دەنگە ئێستا بەڕوونی هەیە ئەگەر چی کزە، بەڵام لەگەڵ هەردوو دوژمنی ئێستا چالاک لە مەدانی سیاسەتی ئێراندا هەن و سروشتی ترسناکیان ئاشکرا دەکات و بە هیچ بیانوێک مەترسی یەکێکیان بەرامبەر ئەوی دیکە بچووک ناکاتەوە، یەکێکیان ناکاتە فریشتەی نژاد. بۆیە لە هەمان کاتدا کە لە جەنگدا لەگەڵ ڕژیمە بۆ ژیان و بۆ ئازادی پێویستە بە هەر سیاسەتێک کە فریشتە سازی بۆ لایەک دەکات بە شێوەیەکی ئاشکرا دووری بگیرتێت، چون داواکردنی یارمەتی لە ئەمریکا بۆ دموکراسی وەکو ئەوەیە داوای یارمەتی لە کۆماری ئیسلامی بۆ خەبات لە دژی سەرکۆت و بێمافی بکرێت. وڵە لە بەشی کۆتایی نووسراوەکەیدا ئەوە هاتووە کە ڕاستە ئێران کەوتێتە بارودۆخێکی تایبەت. بڵێ ئێمە لە پلەی یەکەمدا دەبێت خۆمان لە خراپکاریەکانی ئەم ڕژیمە ڕزگار بکەین، دەبێت لە پلەی یەکەمدا ڕێگا نەدەین خەباتەکەمان لەگەڵ ڕژیم ڕێگا بکاتەوە بۆ پێشتوونی سیاسەتەکانی ئەمریکا کە بەداخەوە وەک هێندێک لایەن لە ئۆپۆزیسیۆن وەک ڕزگاردەر وێنای دەکەن. واتە خەبات لەگەڵ ئەم دوانە دیارە بە شێوازی جیا ببورن بە یەکەوە بەچراوەتەوە یەکیان ڕاستەوخۆ و ئەوەی تریان دژی چاندنی تۆی بێهیوایی و چاوەڕوان هێشتنەوە و ماتڵی قەزا و قەدەر بوون. کەوایە ئەگەر دەنگی کزی ئەمڕۆمان بەهێز نەکەین سەختیەکانی سەر ڕێگامان زیاتر دەبێت. مێژوو گواهی ئەم ڕاستیادا. هیچ هێزێک ڕزگاری دەرنین جگە لە هێزی ڕێکخراوی جەماوەری. جا ئەگەر هێز بۆ ئەوەی کە هێز بووی کاتێک کە هێز بووی ئەو کات کەس ناتوانێت بە چارەنووسی خەڵک کایە بکات. بەڵام تا کاتێک دەنگی سەربەخۆ لاواز بێت، تا کاتێک ئەم هێزە ماتڵ و دەستەوەستان بێت هەروە دەبێت هێزی تر چارەنووس دیاریەکە. ئەمڕۆ تەنها یەک هۆکار هەیە کە دژایەتی خەڵکی ئێران بە سیاسەتەکانی ئەمریکا و ئەو هێزانە کە پەیوەندیان پێوە هەیە کەم دەردەکەوێت و ئەویش بوونی کۆماری ئیسلامی و درڕندەبوونی ئەم دەسەڵاتێ. بەڵام بێگومان بە دەستپێکردنی داڕمان و کەوتنی ڕژیم ئەمریکا و تاک بە تاکی و هێزانەکە ئەمڕۆ خۆیان بە گالیسکەی ئەوە بەستبووەتەوە ئاشکرا دەبن و دەبنە ئامانجی دوژمنایەتی خەڵکی ستەم لێکراوی ئێران. ئەمە تەنیا دروشمێک نییە، پشت دەبەستێ بە 100 ساڵ خەباتی قوڵی دموکراتیک و ئاگایانەی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئێران. فەرمون ناوڕێک وەربگرن. ای یاران یاران دوست یاران بیده یانو نظرم پنیشان دیده یانو نظرم پنیشان دیده اینجا راحتی جسه میند بارکن تسکین و بالای خرج خارکن
بەڵێ لە نامەیەکدا کاک بەختیار لە بانەوە پرسیویەتی بە لە بەرچاوگرتنی ئەگەری ئاڵوگۆڕ لە ئێران و ئەگەری ڕەقسانی دەرفەتێک بۆ خەڵکی کوردستان لە نەزەر ئێوەوە ئیدارەی کۆمەلگای کوردستان بە چ شێوازێک دەبێت. زۆر دەستخۆشیەکەین لە کاک بەختیار کە پرسیارێکی زۆر گرنگیشی نردووە. ئەوەی ڕاستی بێ بەرنامەی ئێمە بۆ کوردستان لە سەنەدێکدا لە ژێر ناوی بەرنامەی کۆمەڵە بۆ دەسەڵاتدارەتی جەماوەری لە کوردستان دیاری کراوە. ئەگەر چێن بەرنمەیە وەکو هەموو بەرنمەیەکی تر مۆرکی کاتی داڕشتنی خۆی پێوەیە و پێویستی بە داڕشتێکی سەر لە نوێ هەیە، بەڵام جەوهەر و ناوەڕۆکەکەی بە بڕوای ئێمە بەرنمەیەکی گونجاو و ممکن بۆ ئیدارەی کۆمەلگای کوردستان و جوابدەرەوەی ئاوات و ئارەزوەکانی خەڵکە. یەکەم لەبەرەوەی بۆ کۆتایی هێنان بەستەمی نەتەوایەتی و لەوە گرنگتر بۆ خۆڵقاندنی هەلومەرجێک کە خەڵکی کوردستان ژیانێکی ئازاد و بەرابەر و سربەرزانەیان بێ، چون ئەوەی وا بۆ ئێمە وەک کۆمەڵە گرنگە دەرس لە ئەزمونونەکانی تا ئێستامان بە تایبەت دەرس لە ئەزمونونەکانی بزوتنەوەی کوردستان لە پارچەکانی ترە. هەموو ئەم ئەزمونانە لە بەردەستن و مێژوو لێمان خۆش نابێ کە دەرسیان لێ وەرنەگرین و نەیکەین بە ڕێنمایی چۆنیەتی ئیدارەی کۆمەلگای کوردستان، کوردستانێک کە ژیان و گوزەرانی خەڵک ئەمنیەت و ئاسایشیان مافە سەرەتاییەکانیان پارێزراو بێ و هیچ دەسەڵاتێک نتوانێت بە هیچ بیانوویەک بیخاتە مەترسیەوە. دووهەم خاڵێک کە باسی لێ بکەم ئەوەیە کە هەر وەک لەم بەرنامەدا هاتووە، ئێمە دەسەڵاتدارەتی لەلایەن جەماوەری خەڵک لە ڕێگای ڕێکخراوە جەماوەریەکان لە خوارەوە بۆ سەرەوە بە گونجاوترین شێوازی دەسەڵات بۆ ئیدارەی کوردستان دەزانین. دیارە مەیل و بۆچوونی جیاوازیش هەیە کە شێوازێکی تر لە ئیدارەی کۆمەلگای کوردستان لە بەرنامە و استراتیژی سیاسی خۆیاندا گونجاندووە کە شتێکی زۆر ئاساییە. ئەم بۆچوونە جیاوازانە دەبێت لە فەزایەکی سیاسی و دوور لە هەڕەشە و گوشار بکەونە مشت و مڕ و سەرنجام هێزی کۆمەڵایەتیان بە واتایەکی تر خەڵکی کوردستانە کە بڕیاری لەسەردات. ئەوەی وا باس کرا لە پێشترە، یعنی دەسەڵاتدارێتی جەماوەری پشت ئەستورە بە ئەسبوونەکانی تا بە ئێستامان و لە سەر ئەم بنەمایە دامەزراوە کە دیموکراسی ڕاستەوخۆ و ئیدارەی کۆمەلگا لە خوارەوە بۆ سەرەوە جگە لەوەی کە خەڵکی کوردستان خۆیان بە ساحەبی ڕاستەقینەی کۆمەلگای خۆیان دەزانن، لە هەمان کاتیشدا زەمانەتی جددی دەدات کە ئاوات وارەزوەکانیان مافەکانیان پارێزراو بێ. لەم شێوازەدا بە کۆمەلگای خۆیان بێگانە نین و دیفاعی لێ دەکەن. ئەلبەتە مەترسی زۆرە لەم ڕێگایەدا، بەڵام دەرفەتیش دیارە زۆرە. سەرەکی ترین دەرفەت تایبەتمەندیەکانی کوردستانە کە ئەگەر بناسرێ و بەهێز بکرێ ئیمکانی دەربازبوون لە هەر مەترسیەکیش کە ئەگەری ببێت و بوونی ببێت ممکن دەکات. آزادی 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 زن زندگی 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 آزادی نترسید نترسید ما همه با هم هستیم 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 بترسید بترسید ما همه با هم هستیم پیش روی ماست پیش روی ماست آزادی پیش روی ماست آزادی پیش روی ماست آزادی 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 پیش روی ماست پیش روی ماست آزادی پیش روی ماست آزادی پیش روی ماست آزادی 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 زن زندگی آزادی زن زندگی آزادی زن زندگی آزادی زن زندگی آزادی اگر با هم یکی نشیم یکی یکی کشته میشیم میجنگیم میمیریم ایران رو پس میگیریم
اگر با هم یکی نشیم یکی یکی کشته میشیم میجنگیم میمیریم ایران رو پس میگیریم پیش روی ماست پیش روی ماست آزادی پیش روی ماست آزادی پیش روی ماست آزادی 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 پیش روی ماست پیش روی ماست آزادی پیش روی ماست آزادی پیش روی ماست آزادی 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 کاک نەورۆز لە ڕۆژهەڵاتەوە راپۆرتێکی لەسەر دۆخی ئێستا ئێران بۆ نردوینە و نووسویەتی لە کاتی دەستپێکردنی جەنگی ئیسرائیل و کۆماری ئیسلامی دۆخی پێشێلکردنی مافی مرۆڤ لە ئێران زیاتر لە جاران خراپتر بووە. راپۆرتی چالاکوانان و سەرچاوەکانی مافی مرۆڤ دەڵێن کە تەنانەت زۆر لە هاوڵاتیانی ئاسایی بە بیانووی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل یان استیخۆڕی بۆ ئەم وڵاتە زۆرجار لە ماڵ یان شوێنی کارەکەیاندا دەستگیر کراون. لە ژمارەی وردی ئەمە و دڵنیایی دەستگیرکراوەکان هێشتا زانیاریەکی ورد لە بەردەستانیە. لە زۆر شاری ئێرانیشدا ئیستگای پشکنین دامەزراون و هێزە ئەمنیەتیەکان و جلوبەرگە تایبەتەکان بە شێوەیەکی هەڕەمەکی دەست دەکەن بە پشکنینی هاوڵاتیان و زۆرجار ناوەرۆکی مۆبایلەکان سیر دەکەن. زۆر کەس ئەم دۆخەیان وەکو بیرخستنەوەی کەشی ترس و تۆقین لە دەیەی 1360 دازانیوە. هەمان کات نیگەرانیەکان دەربارەی دۆخی زیندانیانی سیاسی زیادی کردووە. لە زۆرێک لە بەندەکان زیندانیان واتە ئەو زیندانی جیاوازانە تەلەفۆن بڕاوە هیچ ئیمکاناتێکی باش لە بەردەستیان نادنی. چالاکوانانی مەدەنی لە یەک پەیوەندیدا دەربارەی فەزای زاڵ بەسەر ئێراندا لە دۆخی ئێستا وتیان هێشتا شەقامەکانی تاران بەتاڵن. مەیدانەی سەوزە و میوەفرۆشیەکان کاتژمێری کارەکانیان کەم بووەتەوە. تەوەڕۆم بە توندی بەرز بۆتەوە. کەشی ترس و تۆقاندن هەیە. خەڵک بە توندی نیگەرانی ئەم سەرکوتانن کە پێیان وایە بەم زوانە دەست پێ دەکاتەوە. لەم چالاکە مەدەنیە دەربارەی ئەگەر و ڕنگدانەوەی چالاکی مەدەنی لە دۆخی ئێستادا پرسییم. کەشەکە زۆر قورسە. ڕەنگە ئەگەر بانگەوازێک بێت واتە یەک جوڵێک بتوانێت ئەنجام بدرێت. بەڵام چاوەڕوانی ئەوەی کە خەڵک بێ بانگەواز و هاوئاهەنگی بشنە شەقامەکان منتەقی نییە. وڵای لە ئیدامەدا کاک نەوزەر نووسویەتی ئەو کە پێشتر کاک نەورۆز ببرە. کاک نەورۆز لە ئیدامەداڵێ کە ئەو پێشتر بە هۆکاری چالاکی سیاسی نزیکەی 4 مانگی لە ئەویندا بەسەر بردووە. دەربارەی چاودێری لە دۆخی دەرونی خەڵک بە تایبەتی لە تاراندا دەڵێت کە خەڵک هەستی ناخۆشیان لە دۆخەکە هەیە. هەر کەسێک چاوەڕوانە کە جوڵەیەک لەلایەن کەسێکی ترەوە دەست پێ بکرێت. هەندێک چاوەڕوانیانەوە بوو کە لە ناوبردنی فەرماندەکانی ڕژیم و هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم دۆخەکە دوایەوە باشتر دەبێت و هەندێکی تریش وابیر دەکەنەوە کە ئەم ئاگر بەستانە کاتیە و ڕەنگە بەم زوانە لێدانی پاشماوەی هێزەکانی حکوومەت دەست پێ بکاتەوە. کۆماری ئیسلامی بۆ بەڕێوەبردنی خێرای دادگا و جێبەجێکردنی حکومەکانی ئێعدام دژی و کەسانەی کە بێبنەما تۆمەتبار کراون و بە هاوکاری لەگەڵ ئیسرائیل وەک ئامرازێک بۆ جێبەجێکردنی کۆنتڕۆڵ و دروستکردنی ترس لە نێوان خەڵکدا بەکاردەهێنن ئەگەرچی زانیاری ورد لەم بارەوە زۆر لە بەردەستانیە بەڵام بەراوردە سەرەتایەکان ئاماژە بۆ دەکەن کە زیاتر لە 1000 کەس لە دەستپێکی شەڕەوە لە ئێران دەستگیر کراون کە بە قسەی ناوەندە فەرمیەکان تۆمەتی 700 کەسیان سیخوڕی بۆ ئیسرائیل و نزیکەی 200 کەسیش بە تۆمەتی ساختەی شێواندنی ڕایگشتی سوکایەتی بەڕابر و بەرپرسانی کۆماری ئیسلامی و پشتگیری لە میدیای دوژمن بووە. زۆریەک لە دەستگیرکراوان تەنیا لە مۆبایلەکانیاندا وێنەیان ڤیدیۆی هێرشی ئیسرائیلیان هەبووە و لە نێوان دەستگیرکراواندا هاوڵاتیانی بەهایی و
هاوڵاتیانی ئەفغانستانیش دەبینرێت. تونترکردنی فەزای ترس لە کۆمەلگادا بۆ ڕێگریکردن لە ناڕەزایەتیەکانە، چون بەرپرسانی کۆماری ئیسلامی باش دەزانن کە هەڕەشەی سەرەکی بۆ مانەوەی حکوومەت سیخوڕەکانی ئیسرائیل نین، بەڵکو خەڵکی ستەم لێکراون کە ئەم حکوومەتە بە حکوومەتێکی گەندەڵ و سەرکوتگەر دەزانن. سیخوڕەکانی ئیسرائیل لەو شوێنانن کە ئاگاداری وردیان لە جموجۆڵی کەسانی باڵای کۆماری ئیسلامی هەیە، ئەو کەسانن کە لە ئاکامی سیستمێکی گەندەڵ تا بانترین شوێنی دەسەڵات نفوزیان کردووە. بۆچی بەم دەردەم دەبەیگەر خۆ دەزانی حاڵەکەم بۆ قژی ژاکاولولت دایما هەرشینما بۆچی بەم دەردەم مەبەیگەر خۆ دەزانی حاڵەکەم خەڵکەڵێن کفرا مەکابم چەشنە مەدحی یاری خۆ گوێگرانی خۆشەویست من یارەکەم ئاینما خەڵکەڵێن کفرا مەکابم چەشنە مەدحی یاری خۆ شەویست من یارەکەم ئاینما کەی خەیاڵم دێتە دیاران بڵێم بۆ خەی منم واکە پۆڵی یاری خۆڵم شەو لە ژێر باڵینما کەی خەیاڵم که قولی
زۆر بەداخەوە هەواڵی ماڵاوایی لە ژیانی هاوڕێی تێکۆشەر و سیمای ناسرا و خۆشەویست کاک حوسێن پیشکاری لە تەمەنی 78 ساڵیدا دڵی زۆرێک لە دۆستان و ئاشنایان و هاوڕێیانی خەمبار کرد. لە ناخی دڵەوە بە بۆنەی ماڵاوایی لە ژیانی ئەم هاوڕێ عەزیزە سەرخۆشی گەرمی خۆمان ئاراستەی بنەماڵەی بەڕێزیان خەڵکی شەریف و بە ئەمەگری ئاوایی ئەوێ هەنگ و بەتایبەت خەڵکی خەباتکاری ناوچەی ژاوەرۆ دەکەیت. کاک حوسێن پیشکاری لە زمرەی و کەسانە بوو کە دوای شۆڕشی 57 کاتێک کوردستان ببوو بە سەنگەری خەباتی ئازادی خوازانەی خەڵکی ئێران بەو پەڕی وشیاری و بوێریەوە پێی نایە مەیدانی خەبات و تێکۆشان و هەر لە سەرەتاوە خۆی لە ناو ڕیزی لایەنگرانی کۆمەڵەدا دیتەوە. ماڵەکەی لە ئاوایی ئەوێ هەنگ بۆ ماوەی چەندین ساڵ پەناگایەکی گەرم و ئارام بوو بۆ هێزە شۆڕژگێڕەکان، شوێنێکی کە هاوڕێیانی کۆمەڵە تیایدا نەک هەر خۆیان حەشار دەدا و تیایدا دەحەسانەوە بەڵکو ورە و هیوایان لێوەردەگرت. کاک حوسێن سەرڕای هەموو ئەو ڕەنج و ئازارانەی کە لەسەر شانی قورسایی دەکرد کەسێکی ڕووخۆش، گەرم و گوڕ و مهرەبان، زەردەخەنەی سەرلێوی لە دژوارترین ساتەکاندا ورە و هێزی لە هاوڕەکانی دەبەخشی و ورە و هێزی بە هاوڕەکانی دەبەخشی و ڕووخۆشی و مهرەبانی و خۆشەویستیەکەی ماڵەکەی کردبوو بە شوێنێکی لێوان لێو لە هاوڕێتی سەفا و سەمیمیەت و متمانە. کاک حوسێن مامی هاوڕێی گیانبەختکردوو ناسر پیشکاری بوو کە یەکێک بوو لە هاوڕێیانی گیانبەختکردووی سەربەرزی کۆمەڵە لە پێناو ئامانجا شۆڕژگێڕانەکانی و ئەم پەیوەندە خوێنیە هاوڕێ لەگەڵ پەیوەندی بیر و باوەڕ و وەفاداربوون بە خەبات و تێکۆشان لە وجودی کاک حوسێندا واتای تەواوی دەبەخشی. ئەو نەک هەریاد و بیرەوەری ناسری لە دڵدا هەڵگرتبوو بەڵکو بە هەموو تواناوە ڕێگەی نیوە و ناتەواوی ئەو هەزاران گیانبەختکردووی تری درێژە پێدا. لە ماوەیە ساڵانەدا کاک حوسێن گەلێک جار لەلایەن هێزە سەرکوتگەرەکانەوە کەوتە بەرازیەت و ئازار، بەڵام هەرگیز ڕازی نەبوو تەنانەت یەک هەنگاویش پاشەکشە بکات. هەرگیز بە چۆکدا نەهاتوو شێلگیرانەتر لە هەمیشە وزە و هیوایی بە هاوڕەکانی دەبەخشی. ئەوەی کە کاک حوسێنی کرد بە سیمایەکی هەرمان لە مێژووی خەبات و تێکۆشاندا بریتی بوو لە وەفاداری بێ ئەملاو ئەولا و ئاگایانەی ئەو بە ئارمان و ئامانجەکانی کۆمەڵە. ئەو لە هەموو ئەو هەوراز و نشێ و گۆڕانکاریانەی کە کۆمەڵە و حیزبی کۆمەڵیستی ئێران لە ماوەی ئەو ساڵانەدا تێپەڕیان کرد، ڕاوەستاوانە و بەبێ ڕاڕایی لەسەر ڕێبازی شۆڕژگێڕانە و سۆسیالیستی کۆمەڵە مایەوە. نەگومان، نەسازش و نەماندووی نەیانتوانی زەڕەیەک لە باوەڕی قوڵی ئەو بە ئامانجە سۆسیالیستیەکان و ڕزگاری زەحمەتکێشان کەم کاتەوە. سەرنجام دوای 78 ساڵ ژیانی سەربەرزانە و پڕ لە شانازی لە ململانەیەکی نابەرابەر لەگەڵ نەخۆشی شێرپەنجە لە کاتێکدا کە دڵ و گیانی لە لای ئامانجەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بوو، ماڵاوایی لە ژیان کردو بۆ هەمیشە بەجێی هێشتی. ناوی کاک حوسێن پیشکاری بۆ ئێمە تەنها یادەوەری ئینسانێک نییە، بەڵکو هێمای نەوەیەکی وەفادار و لەخۆ بردووە، هێمای ئەو کەسانەی کە ژیانیان لە پێناو خەبات و تێکۆشاندا تەرخان کرد بەبێ ئەوەی چاوەڕوانی هیچ ناو و ناوبانگێک بن. یاد و بیرەوەریەکانی بە دەربڕینی ئەو پەڕی خەم و پەژارە و پەیمان نوێکردنەوە لەگەڵ ئامانجەکانی بەرز و بەڕێز ڕادەگرین. جارێکی تر لە بەرنامەی ئێمە و بینەرانەوە و لەلایەن کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی بەڕێزی کاک حوسێن خەڵکی ئاوایی ئەوێ هەنگ و ناوچەی ژاوەرۆ و سەرجەم دۆستان و هاوڕێیانی بەتایبەت هاوڕێیانی هاوڕێی هاوسەنگەرمان کاک جەماڵ پیشکاری دەکەین و خۆمان بە هاوبەشی خەم و پەژاریان دەزانین. یادی بەرز و بەڕێز و ڕێ و ڕێبازی پڕێبوار و یاد و ناوی لە زمرەی دڵسۆزان و وەفادارانی ڕێگای ڕزگاری بۆ هەمیشە بە زیندوی دەمێنێتەوە. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست، بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران. هیوادارم بەرنامەیە جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی خۆشەویست بێ. هەتا بەرنامەیەکی تر و چاوپێکەوتنێکی تر هەر بە شادی بشین. زۆر سپاس بۆ ئێوەی بینەر کە تا کۆتایی لەگەڵماندا بوون بۆ بەرنامەی ئێمە و بینەران لەگەڵ ڕێگەی نردنی
پەیام و ئیمەیلەوە بۆ ژمارە پەیوەندیانەی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتانی بینن بەرنامەی ئێمە و بینەرانی خۆتان ئەتوانن زیاتر بڕازێننەوە و زۆر سپاس بۆ نامە و پەیامەکانتان تا ئێمە و بینەرانێکی دیتر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەسپێرین ماڵاو.